ئێستا ئەگەر ئەمن ئەو دەبێ بخەمە ناو ئەو ئاوەیەوە بە سەدان خەڵک کۆمنت دەنووسێ بەڵام مامۆستا ئاوەکەت پیس کرد و ژینگەت پیس کرد لە کاتێکدا ئەو ڕووبارێکی شلوێ و بۆ خواردنەوە نابێت و ئاوەکەشی پاک نییە سەدان کەس کۆمنت دەنووسێ مامۆستا ژینگەی پیس کرد. بەڵام بالێرەوە شتێکتان پێ بڵێم بڕواتان بێ کەسی وا هەیە قسەی وا دەکات فکرەی وای هەیە کار و کردەوەی وا هەیە کار و کردەوەی وا دەکات لەناو ئەو کۆمەلگایدا وەکو ئەوە وایە کە ئەوە ژەهری تێدا بێ ئاوا بخێ ناو ئاوەکەیەوە چۆن ژەهر ئاوا ئەو ڕووبارە پیس دەکات ئەو دەبێ بخێ ناو ئێرە پیسی دەکات بڕواتان هەبێ قسە و کردەوەی زۆر کەس وەکو ژەهر وایە جاری وا هەیە یەک بنەماڵە تێک دەدات. لێرەوە پێتان دەڵێم وەریای قسەکانتان بن وەریای کار و کردەوەکانتان بن ئەو قسانە و ئەو کردەوانەی کە کۆمەلگا وێران دەکەن دڵ و دەرونی ئینسان وێران دەکەن لێرەوە وەریای خۆتان بن خی گەورە هەموو لایەکی پارێزراو بکات.